يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان بە خێر و خۆشی هاتە لامان و داواکارم لە خوای پەروەردگار بە خێر و خۆشی لە خزمەتی دابین. یا ڕەبی خوای پەروەردگار لەشمان ساغکەی، دڵمان خۆشکەی، مزگەوتەکانمان هەر ئاوەدانکەی، وڵاتمان پڕ لە هێمنی و ئارامی ڕزق و ڕۆزی بکەی، بتوانین حەقی عیبادەتی ئەم مانگە پڕ بەرەکەتە بدەین. ئازیزانی خۆم، خوای پەروەردگار لە قورئانی پڕ بەرەکەت و بەخششا دەفەرمێ: یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. سورة البقرة آية 183 من دفرمي خواي پروردگار فرمويتي أي إيمان داران روجو فرض كرا ولسر وي إيمان داراني أمتي محمد صلى الله عليه وسلم هر وكو فرض كرا ولسر أمتاني بيش ئامانجی ئەم ڕۆژوگرتنەش بریتیە لە دروستکردنی تەقوای خوای پەروەردگار لە دڵ و دەرونی ئێوەی ئیمانداردا. لە یەکەم وتاری هەینی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا نامەوێ باسی ئەجر و پاداشتی ڕۆژووتان بۆ بکەم لەژێر تیشکی ئەم ئایەتەدا. حەمد و سەنا بۆ خوا ئێوەی ئەهلی ئیسلام، ئەهلی مزگەوت، ئەوانە دەمێکە دەزانن پاداشتی ڕۆژوو چییە و خێری ڕۆژوو چییە. ناشمەوێ ئەم تەفسیری ئایەتەتان هەروەکو ساڵانی ڕابردوو بۆ بکەم، چونکە وتارەگە هەردووبارە بوو ڕەن بێ نەبوونی باشتر بێ. بۆیە باوی خوێندنەوەیەکی نوێ بۆ ئەم ئایەتە قورئانیە بکەین. ئەم ئایەتانەی قورئان، ئەم قورئانە منهەجی ژیانە، منهەجی ژیانی مرۆڤایەتیە. باسی ڕۆژووت بۆ دەکا، بەڵام سەیری کە چەند بەدانایی پێمان دەفەرمێت تۆش لە ژیانە ئاوا ڕەفتار بکە. ليكم جار أخواد فرمي يا أيها الذين آمنوا، نافرمي قل للذين آمنوا، نافرمي أي محمد صلى الله عليه وسلم بإيمان داران بله راستو خو خوي قورا خوي قسمان لقلقا واتا آل يرد خوي قورا لرقاي خوش ويستنوا دمان دوينه. يا أيها الذين آمنوا، تو إيمان داري، تو زور بريزي، تو إيمانت بخوا هيا، بقيامت هيا، بسرجم پیغمبران هيا، بپاداشت و سزا هيا، ببهشت هيا، تو زور بريزي للاي خوا. خوا دفرمي اوند لمن نزيكي تو إيمان دار پيوستي بوانية بلهم خوش ويستم محمد صلى الله عليه وسلم بيان بله نا خم راستو خو قصتان لقلا دكم. يكم جار خواي قورا او خوشويستي خوي بو ايما در دبري. يا أيها الذين آمنوا، أمجا فرمانك من بيرادقيني كتب عليكم الصيام، روجو قرتني مانقي رمضان تان لسر واجب كراوة، والله بو خواي قوراني فرمو فريضة فرز كراوة لسرتان، واجب لسرتان بيقرن. خواوين فرمو كتب نسراوة لسرتان. أقصيلي قرآن كي خوال لباري خوي ودا فرمو كتب على نفسه الرحمة لسورة أنعام آياتي دوان زدا، يعني وشي نوسين خواد فرمي أو بري مهرباني بكارهنانا أو اندئي ومخوش دوي بتندي بيتان نالم بروجوبة نا دلم نسرا ولا سرتان شون لسر نفسي خوم منوسي والرحمة وتو مهرباني خوم بريجم بسر بندكان ما بسر دروس كراوة كان ما أواج روجم لسر إيوة نوسيوة أو أمريكي بيراغيان دين أمجا خواي قربو منسوق دكا تخفيف كما كتب على الذين من قبلكم، شون لسر أمتاني بيش إيوش فرص كراوة آلي ردا خواجل ما داداتوا ونزل روجو ناجيري أمتاني بيش إيوش لآدم وحتى إيوة حموي روجويان لسر واجب كراوة بيش يانجيراوة بابو بابيراني إيوش بروجوبون
خوای گەورە کارەکەمان بۆ ئاسان دەکات مەرحەلەی تەخفیف ئاسانکاری لەبەر چاوتە کە خەڵکیش ڕۆژووی گرت و ئومەتانی پێش ئێوەش ڕۆژویان گرت و ئێوەش بۆتان دەگیرێت دڵنیابن ئەمجا تعلیل ئامانج لەم ڕۆژووگرتنە چییە بۆچی بە ڕۆژوو بین ئایا هەر ئەوەیە نان و ئاو نەخۆین وەکو ڕێجیم بۆ خۆدابەزاندن نا لعلكم تتقون ئامانجش لە کۆتایی مانگی ڕەمەزاندا ئەوەیە تۆ بەهۆی ئەم ڕۆژوانەوە بینی خۆت و خوا چاکەی بینی خۆت و خەڵک چاکەی ئەم ئاەتە قورئانیە بە من و بە تۆی ئیماندار دەفەرمێ وەرە دەرسی ژیان ئاوا فێر بە ئاوا بچۆ ناو کۆمەڵگاوە پێمان دەفەرمێ هەر شتێکت بە کەسێک گوت چەند جوانە تۆی باوک و دایک ئاوا نەسیحەتی ڕۆڵەکانت بکەی کاتێک کە تەکلیفێک لە منداڵەکەت دەکەی ئیشێک بکە چەند جوانە مامۆستای قوتابخانە بنەڕەتی تا دەگاتە زانکۆ بەم ئاەتە قورئانی قسە واجب بداتە تەلەبەکانی خوێندکارەکانی چەند جوانە پیاوێک ئاوا تەکلیف لە ژنەکەی بکە بۆ کارێکی ڕەوا چەند جوانە کاتێک ژنێک شتێکی لە مێردەکەی دەوێت بەم زمانە بیدوێنێ سبحان الله ئەم ئاەتە باسی ڕۆژووە کەچی دەرسی ژیانە پێمان دەفەرمێ یەکەم جار هەر شتێکت بە خەڵک گوت خۆشەویستی بۆ دەرببڕە یەکەم جار بڵێ تۆم خۆش دەوێت تۆ زۆر بەڕێزی لەلام تۆ کەسێکی زۆر ئازیزی لە دڵی مندا یەکەم جار خوا خۆشەویستی خۆی بۆ ئێمەی بەندەی دەربڕی کە هیچ احتیاجێکی بە ڕۆژوەکانی ئێمە نییە بەڵام لەو ڕێگایەوە بە من و بە تۆ دەڵێ کاتێ ئیشت بە کەسێک بوو ئەمرێکی پێ بکەی یەکەم جار خۆشەویستی بۆ دەرببڕە بڵێ بەخوا تۆم خۆش دەوێت واللهی تۆ ئازیزی دڵەکەمی دوای ئەوە فەرمانەکەی مەڵە واجبی خۆتە حەدت چییە نایکەی نا بڵێ پێویست کراوە لەسەرت بۆ قازانجی خۆتە بە نەرمی پێی بڵێ کوتی بەنەی فەرمو فوریضە پاشان ئاسانی کە لەسەری بڵێ من دڵنیام تۆ ئەم کارت پێ دەکرێ تۆ کوڕی ئەو مەیدانەی تۆ پیاوی ئەو مەیدانەی دڵنیام ئەم کارە بەدەستی تۆ ئەنجام دەدرێت لەسەری ئاسان کە مەڵێ بەخوا تۆ بڵێ بۆت بکرێ بەخوا کەوتت تۆ بڵێ بۆت بکرێ زەحمەتە پێی بکرێ پرسیارێکتان بۆ دێنمەوە لە ئیمتیحانە زەحمەتە هیچتان دەرچن ئەی مامۆستا چەند هەڵت کردووە چەند تەلەبەمان بوو بە قوربانی بۆ قسەی تۆ ئەخوا پرسیارەکان وا دێنمەوە مامۆستاش زەحمەتە بدەرچێت نابڵێ پرسیارەکان دڵنیام ساڵانی پێشوش هاتۆتەوە خوێندکارانی یازیژ ئەلحەمدوللا هەمووشیان دەرچوون وەڵڵا ئێوەش دەرەچن ڕۆڵە شیرینەکەم براو خوشکەکانیشت هەمان تەکلیفم لێکردن و کارەکەشیان پێکرا و بە سەربەرزی لێی دەرچوون دۆش دڵنیام کارەکەت پێ دەکرێت بۆی ئاسانکە بۆشی ڕۆم بکەوە تعلیل خوا نەیفەرموو واجبە لەسەرت ڕۆژوو بگری تو حەق نەبێ بۆچی باشە نا لعلكم تتقون ئامانجی ڕۆژوو ئەوەیە بینی خۆت و خوا چاکە بینی خۆت و خەڵکیش چاکە ئینسانێکی متتەقی و خۆپارێز بە لە خراپە تۆش ئاوا بە کەسەکە بڵێ ئەم ئیشە ئامانج لێی ئەوەیە وەڵڵاهی دەیان خوێندکار و تەلەبەمان لە خوێندن بێزارە چونکە نازانێ ئەم وانەیە ئامانج لێی چییە تێی ناگا ئەڵێ باشە دەبێت سین زایدەن ساتوانە بۆ چ باش بێ مامۆستا واجبە بۆی ڕوون کاتەوە خوێندنی ئەم دەرسە ئامانج لێی ئەوەیە کوڕم کە ئەم ئیشت پێ دەڵێم ئامانج لێی ئەوەیە ئەڵێم سۆشیال میدیا زۆر بەکارمێنە کوڕە شیرینەکەم کچە شیرینەکەم ئامانجم لەم قسەی ئەوە نیە ئازادیەکانت تەوە بکەم مەبەستم ئەوەیە پارێزراوت کەم کچی شیرینم حەز دەکەم پۆشتە و پەرداغوی بەخوا ئازادیەکانی تۆ ناپێچمەوە حەز ئەەکەم شکۆمەند بی بابەتەکەی بۆ ڕوون بکەوە ئەم ئاەتە دەرسی ژیانە ئەگەر جوان تێی بگەین ئایا ڕۆژوو هەر ئەوەیە نان و ئاوە حەڵاڵەکەی ڕۆژانی تری خۆت لە پارچێ و تا بەربانگ نەخۆی ئایا ڕۆژوو بەچی دەشکێ دایان خەڵک لێم دەپرسێ مامۆستا تۆزە ئاوێک پەڕیوەتە قورگمەوە تۆ بڕۆی ڕۆژوەکەم نەشکابێ بەڵغەمەکە دوو لە ڕوتان هەڵ نەکەندراوە وەڵی ناچار چۆتەوانێ و ئەو هەموو پرسیارەمان ڕۆژانە لێ دەکرێت حەقی خۆتە پرسیار بکەی بەڵام بڕواتان هەبێ ئەمانە شتە بچووکەکانن خەڵک لە شتە گەورەکان بێ ئاگایە حافظ ابن حجر عسقلاني رحمة خوالي بدا فرمي اتفقوا على أن المراد بالصيام صيام من سلم صيامه من المعاصي قولا وفعلا همو زنان إسلام كودنگن لسر أوي برايان روجو هرنانو أو نخواردن نية والله خلقي بيديني شهادتواني مانگك دو مانكينج نخوا زياتريش خوي راديني كيشي خوي دادا بزيني هيا هر بصال گوش ناخوا ئێمە لە بەربانگە تۆڵشی دەکەینەوە ڕۆژوو زۆر لەوە گەورەترە ئەی ڕۆژوو چییە ڕۆژوو بریتیە لەوەی کە تۆ سەلامەت بی ئەم ئیماندارانەی برات خوشکەکەم ئیماندارانی خوشکت منداڵەکانی خۆت هاوپیشەکانت سەلامەت بن لە گوناهەکانی تۆ بەچی قەولا وفعلا زمانت پاک بێ کردەوەکانت جوان بێ
بەڵام تۆ کە بە ڕۆژوو دەبی دەڵێ ئاگری خەز ناوێرە قسە لەگەڵ بکەوە کەی ڕۆژووە ئەوە ڕێزیمێکی تایبەتی دەکەی و خوا بە ڕەحمی خۆی ئەگەر ڕۆژەکە لەسەر لابە ئەبێ زمانت پاک بێ کردەوە جوان بێ هەموو زانایان دەفەرمون ئەوە ڕۆژووی ئیسلامیە ئەگە کەسێ هەڵەی کرد بێدەنگ بین ناوەڵڵا بێدەنگ مەبە لە ئاستی هەڵەدا بەڵام ڕۆژوەکە چۆن دەترسی مامۆستا بانگی لا بقمی ئاوم خواردەوە دەبێ ڕۆژوەکەم نەشکابێ وەرە ڕۆژوو بەوە دەشکێت دڵی خەڵک بشکێنی ئەزیزی شیرینم دڵەکەی من وریا بە ڕۆژوەکەت بە دڵشکاندنی خەڵک نەشکێنی بەخوا بە یەک قسە کە دڵی کەسێکت شکان دڵنیا بە ڕۆژوی ئەو ڕۆژەت بەتاڵ بەوە با نان و ئاویشن نەخوارد بێ بەس تینوێتیت بۆ مایەوە بەرز برسێتیەکەت بۆ ماوەتەوە ئێوارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابەی پایەبەرز ئەبی بەکرە بۆمان دەژێڕێتەوە ئەبی بەکرە جیاوازە لە ئیمامی ئەبوو بەکر حەدیسەکە صحیحی بوخاریە ژمارەی فەرموودەکە 783 لە صحیحی بوخاریدا ئەو سەحابە پایەبەرزە ناوی ئەبی بەکرەیە دەفەرمێت چوومە مزگەوتەوە وەختی نوێژ بوو نوێژی جەماعەت پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو کاتەیە 4 ڕکوع فەرمووی الله ئەکبەر و 4 ڕکوع من لە دەرگای مزگەوت بووم مزگەوتی مەدینە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوەی ڕکاتەکە منەفەوتێ شڵپوهۆڕی قاچم دەهات ڕام کرد وتم هەتا دەگەمە ناو سەفەکەی دواوە دڵنیام پێغەمبەر دەڵێ سەمیع الله لمن حەمیدە و دەفەرمێ سەمیع الله لمن حەمیدە و ڕکاتەکەم دەفەوتێ هەر لە دەرگاکە نوێژەکەی خۆم دابەست بە تاقی تەنیا دەنگیشم سنگم هینی لێ دەهات بە ڕاکەڕاک ڕۆیشت بووم پێغەمبەر صلی الله علیه وسلم سەحابە هەموو هەستیان پێ کرد مشەوەشیەکم لە مزگەوت تا دروست کردبوو بە تەنیاش لەوێ سەرێ بە تەنیا نوێژم کرد بەڵام ئەو سەروەرە ئەم هەڵەیە منی بینی بەڵام لێم تووڕە نەبوو بانگی کردم فەرمووی زادەکە الله حرصا ولا تعد ئەبا بەکرە یا ڕەبی خوای گەورە سوورترت کا لەسەر داواکردنی خێر ئای دەستەکانت خۆش بێ پیرۆزت بێ کە ئەوەندە حەزت لە خێرە بەڵام ڕۆڵە گیان لا تعود ئەم کارت شەرعی نەبوو جارێشکە دووبارەی مەکەوە سەیری کە بە دوو کەلیمە اذكر الإيجابيات قبل السلبيات هەر کاتێ ویستن نەسیحەتی کەسێ بکەی دڵ و ڕووی مەشکێنە باشەکانی باسکە یەکەم جار ئەمجا ئاگاداری بکەوە لە خراپەکانی یەکەم جار فەرمووی نەیفەرموو نەدەبوو وا بکەی بێ قەزاوی چەند ساڵە سەحابەی منی هاوڵی پایەبەرزی پێغەمبەری صلی الله علیه وسلم هێشتا لە دین حاڵی نەبووی لە دواوە بە تاقی تەنیا نوێژدا دەبەستی نایەتە ڕیزەکەوە نەفەرموو لەوەتی تۆ دەناسم هەروە بە پەلەپەلی هەموو پەلەپەل و هانکەی چ بوو هەموو خەڵک زانیان تۆ هاتووی بۆ مزگەوت وا مەکە وەجار دواتر کەس با من سرم بەرز کرداوە ڕکاتێکت دەفەوتە دوای بە ئیسراحەت ڕکاتەکەی خۆت دوای سەلامدانەوەی ئیمام بکەوە نەیفەرموو جارێککە دووبارەی نەکەیتەوە شتیوە بە تووڕێیەوە نا یەکەم جار ئەثنا على حرصه ستایشی کرد والله تۆ دەتەوێت خوارد لە ڕازی بێ دەستەکانت خۆش بێ بەردەوام بە لەسەر ئەو خوا لە خۆ ڕازیکردنە بەردەوام بە دووی گەڕان بە دوای خێردا ثم علمه الصواب ئەمجا پاشان هەڵەکەشی بۆ ڕاست کردەوە هەزاران جار فیدای خۆت و ڕێبازەکەت بم ئەی ڕەسوول الله صلی الله علیه وسلم لەگەڵ هەموو ئیماندارانی ئەم مزگەوتەدا لە مزگەوتی ڕێگەی بەهەشتەوە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە پێت دەڵێم 1000 جار بە قوربانی ناوی محەممەد بم 1000 جار بە قوربان و فیدای ڕێبازی ئیسلام بم ئەو ئیسلامەی کە بەرنامەی تاکە بەرنامەی ڕزگارکردنی مرۆڤایەتیە بۆ ژیانی خۆشبەخت لێرەوە سڵاو لێبێ سەلات و سەلامی خوال لەسەر بێ یا ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئەوەندە دڵ و دەروونت پاک بوو ئەوەندە تین و تامەزرۆی هیدایەتی خەڵک بووی كان دائما يبحث عن شيء جميل ليثني به على الناس حتى في موقع الخطأ بەردەوام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هێندە دڵ و دەرونی پاک بوو ئەوەندە تامەزرۆی هیدایەت دانی خەڵک بوو دەگەڕا شتێکی جوان لە خەڵکا ببینێ و ستایشی بکە بەردەوام بە دوی جوانیەکانە دەگەڕا حتى ئەگە کەسەکە هەڵەشی بکردایە ڕاستەوخۆ هەڵەکەی بە دموچاویان نەیەدایەوە قەت ڕوشکێنی خەڵکی نەدەکرد قەت دڵی کەسی نەدەشکان یەکەم جار دەگەڕا بەس جوانیەکت تێدا بێ و مەدحت بکەم بۆ ئەوەی دڵت خۆش بێ ئەم سیرەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بەڕێزان ئەم حەدیسانە بەس بۆ لەبەرکردن نین وڵا دەورەیەک کراوەتەوە 100 فەرمودەت لەبەر بێ بەڵام وەڵڵا کە دەچێت دەرەوەی مزگەوت یەک فەرمودەت جێبەجێ نەکردووە وەڵڵا برام هیچ نەزانیوە یەک حەدیث بخوێنەوە جێبەجێی کە لە ژیانی ڕۆژانەتدا ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبیخە ناو ژیانی ڕۆژانەی خۆتەوە بڵێن با منیش وەکو پێغەمبەر بکەم صلی الله علیه وسلم چوویتەوە خانمی ماڵت هاوسەری بەڕێزی ژیانت خواردنێکی ئامادە کردووە بە زمانی بە ڕۆژوەوە سەیەکی برنجەکە تۆزە سوێرە لە دەستی ترازەوە خوێ زیادی تێ کردووە
دوو ڕێگال لەبەرە هەل لەسەر سفرەکە و لەبەر چاوی مناڵەکان تا ئافرەت بۆ خاتری خوامە بە ڕۆژووی ئەم چێشتە سوێرە چییە؟ ئەی ڕێگەی دووەم ڕێگەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم جای بکەوانێ بڵێ گوڵی ماڵەکەم هاوسەری ژیانم هەناسەی دڵەکەم یا ڕەبی دەستت خۆش بێ بەڕزمانی بە ڕۆژەوە ئەرکت کێشە سفرەیەکت بۆ ڕازاندینەوە دڵنیا بەخوا هەمووت بە پاداش بۆ دەنووسێ یەکەم جام مەدحی بکە ئیجابیەتەکانی بەڕاستی هیچ شێفێکی دنیا دڵنیام ناگاتە چێشتە خۆشەکانی تۆ بەڵام تۆ خوش هەستن نەدەکرد ئەم ئێوارەیە برنجەکەمان تۆزە سوێر بوو بزانە ئەو دوو کەلیمەیە چەندی فەرقە ئەو ژنە چەند هەز بە مرتاحی دەکا کە تۆ یەکەم جار هەموو جوانەکانی ئەوت بینیوە لە حاڵەکەشی بێدەنگ نەبووی ئاگادار بە جارێش کە باش خواردنەکانمان ئاوا تەندروستنی ئەوەندە سوێر نەبێ ئەوەندە چەور نەبێ بزانە لێت وەردەگرێ یان نا وەڵڵای ئەزیزەکەم خوێندکارێکت هەیە وەکو پێویست لە خوێندنا باش نییە درەنگ دێتە پۆلەوە خۆ مەشغوڵ دەکا مامۆستای ئازیز بانگی کە ئەم فەرمودەی بەسەرا جێبەجێ بکە بڵێ من دڵنیام تۆ کوڕێک یان کچێکی چەند ڕێک و پێکەی زۆر کەسێکی ڕازگۆی ڕۆژ زۆر کەسێکی خۆشەویستی لە ناو هاوڕەکانتە زۆر کەسێکی دەستپاک و ئەمین و داوێن پاکەی بەڵام یەک هەڵەی بچکۆلت هەیە ئومێدەوارم خۆت چاکی و هاوڕەکان چاو لە تۆ بکەن چکە تۆ پێشەنگی بۆ خەڵک لەمە دوال لە پۆلا دوامەکەوە لە پۆلا خۆت بە مۆبایلەوە مەشغوڵ مەکە ئەگەر لە دەرسەکانت بێ یەکسەر کەسی بەرامبەر کە زانیت و ئەوەندە بە ویژدانی چاکەکانی دەبینی وەڵڵی هەموو ڕەخنەکانت لێ قبوڵ دەکا بڕواتان هەبێ زۆربەی کێشەکانی ژیانمان کۆتاییان پێدێ با وەکو خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکی بانگ بکەین وتراوە الذنب شؤوم على غير صاحبه گوناه لە هەر شوێنێکا بکرێ نەکبەتیە بۆ غەیری خاوەنەکەشی واتە کەسێک کە گوناهی گەورە دەکا من و تۆش دەگرێتەوە با ئێمە نەشمان کردبێ بە سێ شت إن رضيه شاركه في الإثم هەر کاتێک کەسێک گوناهێکی کرد تۆ پێی ڕازی بووی وتت دەستت خۆش بێ یان حەقم نییە بەسەریەوە قسە ناکەم باوەڕتان بێ بەقەدەر ئەو گوناهکارە تۆش گوناهت بۆ دەنووسرێ هەر کەسێ بە گوناهێک ڕازی بێ خوا بەقەدەر گوناهکار گوناهی بۆ دەنووسێ ئەی دووەمیان إن ذكره للناس فقد اغتابه چووی لەناو خەڵکا باست کرد خەڵکی ئەزان فڵان کەس خەریکی ئەو گوناهەیە ئەویش بۆیە چێشکەی جێڕایەوە ئەوە غەیبەتت کرد ئەو گوناهەکەی کرد بەس تۆ باست کرد بۆ خەڵکت باس کرد تۆش بووی بە شەریکی تاوانەکە بە غەیبەتکردنەکە گوناهی غەیبەتەکە لەسەر نووسرا إن عيره ابتلي به سێمیان ئەگەر کەسێک گوناهێکی کرد بێ شەرعیەکی کرد شتێکی لەدەست قەومە تۆ چووی تانە و تەشەرت لێدا دڵنیا بەخوا ڕۆژێ خۆت دەخاتە هەمان گوناهەوە زانایان فەرموویانە بەڵاکان پەیوەندن بەم زمانەی خۆتەوە واللهی فەخر بەسەر هەر کەسێکا بکەیت تانە و تەشەر لە هەر گوناهبارێکەی دڵنیا بە ڕۆژە تووشی ئەو گوناهە دەبی ئەی خۆیان چی بکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ یەکەم جار سوپاسی خوا بکە بڵێ یا ڕەبی خۆیان کە من تووشی ئەو بەڵاو گوناهە نەبووم ئەوە فەزلی تۆیە کە هیدایەتی منت داوە خۆیان سوپاس بۆ تۆ دووەمیان انصح فيما بينك وبينه بڕۆ دوو بە دوو لەگەڵی دانیشە یەک نەسیحەتی برایانە و خوشکانەی بکە دوو بە دوو کەس ئاگای لێ نەبێ یەک نەسیحەتی دڵسۆزانەی بکە ئەگەر هەر سوور بوو لەسەر گوناهەکە تۆ لە قیامەتە هیچ گوناهێکت لەسەر نییە و پاداشتێکی زۆریشت بۆ نووسراوە چونکە دڵسۆزانە نەسیحەتت کردووە بارچینە خزمەت سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کۆتایی ئەم وتارەدا سەحابی پایەبەرز و ئازیزمان ئەبی دەردا ڕۆژێک بینی لە ناو شاری مەدینەدا لە ناو شارەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم خەڵک دەوری کەسێکیان داوە دیارە گوناهێکی ناڕەوای کردووە سبحان الله مێژوونووسانی ئیسلام چەند بەڕێز بوون باسی گوناهەکە ناکە نافەرموون چی کردووە گوناهێکی ناشایستەی کردبوو بە مسلمانان و کۆمەڵگەی مەدینە و شارەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ فەکان الناس یەسوبونه ئەو عالەمە یەک پارچە دەمیان تێکرده بوو جیوانیان پێدەدا وەکو ئەمڕۆ بڵێ حەملەیە بکەنە سەر کەسێ لە فەیسبووکە هەر کەسەی لە ئاستی خۆیەوە جوێنێکی بۆ فڕێدا بەڵام ئەمە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە دروستکراوی دەستی ئیسلامەوە ئەمە بەرەکەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم وەرگرتووە شو فەرمی واز لەو کابرایە بێنن ئەوە چییە وتیان قوربان ئەوە زانی فڵان گوناهی کردووە دەبێ ئابڕووی بەرین حیای بەرین تەمەیکەین دەستخۆشی لێکردن فەرمی دەستچینێکیشی لێدەن وتیان نا فەرمی وازی لێبێنن لێی دوورکەونەوە زمانتان ببەستن فەرمی خوا من پێ ئێوە دەڵێم ئەگەر ئەم کابرایە بکەوتایە چاڵێکەوە هاواری بکردا تو خوا فریام کەون چیتان دەکرد ئەلەم تەکون مخریجیهی خوا هەموو دەستان درێژ نەدەکرد خێرا دەستی بۆ بەرنوشت حەبلێکی بۆ بێنە ناوە و یەکێ بچێتە ناوە و یارمەتیدا بێنێتە دەرەوە هەموو ئینسانێکی مرد کەسێ بکەوێتە چاڵێکەوە هانات بۆ بێنێ فریای دەکەوی یاننا وتیان بە دڵنیاییەوە
هەموو ئینسانێکی مرد کەسێ لێ قەوما و کەوتە چاڵێکەوە دەبێت دەری بێنن دەیفەرمووی واللهی ئەم ئینسانە گوناهبارەش کەوتووەتە چاڵی گوناهەوە حتا ئێوە جوێنی پێدەدەن چاڵەکە قوڵتر دەبێت زیاتر خۆڵی بەسەرا دەکەن و دەیخنکێنن ئێوەی مسلمان ئیشتان ئەوە نییە ئێوەی مسلمان ئیشتان ئەوەیە بڕۆن دەستی بگرن لە چاڵەکە دەری بێنن ئەزیزەکانم ئەمە بەرنامەکەی ئێمەیە فەرمووی گوناهبار نەخۆشە هەر کەسێک گوناهێکی کرد زانیت بە نەخۆش تەماشایکە کن طبیبا لا شامیتەن تۆ دکتۆر بە نەک جوێندەر ئەها جاری وایە دکتۆر نەخۆشەکە قسەشی پێ دەڵێتەوە کەچی ئەم دکتۆرێکی دڵسۆزە پزیشکە ئیشی دکتۆر چارەسەری ئەم نەخۆشیەیە خۆ دکتۆر دەزانێت بەنج حرامە مادەی هۆشبەر حرامە کەچی لەو نەخۆشەی دەدا ئەو حرامە بەکاردێنێ بەس بۆ ئەوەی گیانی دکتۆرە ئەو نەخۆشە ڕزگار بێ بتوانێ عەمەلیاتەکەی بەسەرکەوتووی بکە ئێوە دکتۆر بن بۆ چارەسەری گوناهی خەڵک بەڵام جوێندان زۆر ناشیرینە بۆ مسلمان جوێندان بە هەموو کەس دەکرێت کەسێک گوناهی کرد حەزار تفو نەعلەتی بکە بەڵام بەخوا دەرێنانی لە چاڵەکە مەردایەتی دەوێت دکتۆری دەوێت فەرمووی کن معلما لا معنفا ئێوە مامۆستا بن ئێوە توندوتیژ مەبن مامۆستا بە تەلەبەکە دەڵێ قەی ناکە وەڵڵا 50 بێنی هەر بە دەرچوو حسابت دەکەم ئەم لاپەڕێ هەمووشت بۆ لەبەر نەکراوە نیوەشی لەبەرکێ من هەر ڕازیم بەس بۆ ئەوی تەلەبەکە واز دەخوێندن نەهێنێ نەرمونیانی لەگەڵ بەکاردێنێ ئەمە دینی ئێمەیە ومێدەوارم ئێمەش لە مزگەوتی ڕێگای بەهەشتا بەرنامەکەمان بەرنامەی سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئینشاءالله دایمە زمانمان نەرمە شلی لە دینماندا نییە بە هەموو کەس زیاتر خۆمان بە دیندار دەزانین بەڵام سوپاس بۆ خوای گەورە لەسەر منهەجی قورئان و سونەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان خۆشە ئەو کەسانی کە گوناهباریشن والله با بێنە مزگەوت ئەوە هۆڵمان هەیە چێ نوێژ ناکە چێ بێدینە چێ مولحیدە بابی گوێ لە پەیامی ئیسلام بگرێ ئەگەر وەری گر دەیخەینە سەر هەردوو چاومان خۆ ئەگەر وەری نەگەر هەر ڕێزی لێ دەگرین کە کاتی خۆی بەخشیەوە گوێی لە پەیامی خوا گرتووە ماڵەکانی خوا کراوەیە بۆتان ومێدەوارم هەر یەکێک لە ئێوەی بەڕێز لەم مانگی ڕەمەزانەدا بە ئەندازەی ئەوەی کە خۆتان دەپارێزن لەوەی قومە ئاوێک بچێتە قورگتانەوە لەوە خۆ پارێزن پارچەنانێک دوای پارچەوە بڕێتە بپڕژێتە قورگ و دەمتان سینەتانەوە و مەعیدەتانەوە بۆی ڕۆژۆکە نەشکێ هەمیشە خۆ پارێزن دڵی کەس مەشکێنن بەخوا بە دڵشکاندنی هەر کەسێک ڕۆژۆکەی ئەو ڕۆژەمان دەشکێ با بە ئارام بین با لەسەر خۆ بین لەگەڵ ماڵ و منداڵماندا لەگەڵ هاوپیشەکانماندا لە شەقامەکاندا هەڵنەچین بەرەو ڕووی یەکترا ومێدەوارم هەر یەکێک لە ئێوەی خۆشەویست و تێشتان ڕادەبینم هەوڵ بدەن لەم مانگەدا ببنەمای هیدایەت بۆ یەک کەس کە نوێژ ناکە کە ڕۆژوو ناگرێ بە زمانی شیرین کاکە هەر بیهێنە بۆ دەرسەکانی شەوانە کە ئێمە هەموو شەوێک لە دوای نوێژی عیشا لێرە لە زنجیرە باسی شارەزابەدا باسی شارەزابوونمان لە قورئان و لە ژیان و لە ژیانێکی خۆشگوزەران دەکەین داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای پەروەردگار بە خزمەت ڕەمەزان گەیشتین حەقی مانگی ڕەمەزانیش بدەین یا ڕەبی خوای پەروەردگار بە گەورەی خۆت لێت دەپاڕێمەوە نوێژ و تاعەت و عیبادەتمان قبوڵ کەی یا الله ئەی ئەو کەسەی پارێزگاری تەنها بەدەستی خۆتە خوایە بمان پارێزی بە زمانی ئێمە کەس دڵی بشکێ و کەس ڕووی بشکێ خوایە بمان پارێزی لەو گوناهانەی کە بە نەزانی کردومانە خوایە بمان پارێزی لەو گوناهانەی کە بەرەو ڕوومان دێ یا الله ئەی ئەو کەسەی کە شیفاکان تەنها لە دەستی تۆدا کۆبوونەوە بەبێ ویستی تۆ هیچ دەرمانێک نابێ بە شیفا یا شافی یا الله شیفای هەموو نەخۆشەکان لەم مانگی ڕەمەزانەدا بنێری یا شافی یا الله شیفای هەموو نەخۆشەکان بنێری خوای ئەو کەسانی کە ئێستا لەم ڕەمەزانەدا دڵ بخەمن یا ڕەبی خوای لەم ڕەمەزانەدا دڵخۆشیان کەی گرفتەکانمان بۆ چارەسەر کەی بەرەکەت بخەیە ڕزق و ڕۆزیمانەوە یا الله یا هادی ئەی ئەو کەسەی هیدایەت تەنها و تەنها بەدەستی تۆیە ومێدەوارم بمانکەی بە هادی بۆ ڕێگاکەی خۆت بتوانین هیدایەتی خۆمان و ماڵ و منداڵمان و خەڵک بدەین خوای ڕەحممان پێ بکەی کەسانێک لەسەر دەستی ئێمە بگەڕێتەوە بۆ دینە پیرۆزەکەی تۆ خوای ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون